بدوني هشتي مارسا أورو كل شيرين دابش دا بابوني روجي هشتي مارس روجي جيهاني جمعي لزبايكم أراسي دايكمو خوشكا كانوا سرزم جناني كردستاني جيهان دكم هیوادارم ئەمە ساڵێک بێت کە ڕێژەی نتیجی ژنان کەمتر ببێتەوە وە ژنان زیاتر لە پێگا هەستیارەکانی بەڕێوەبردن لە کۆمەلگادا جێگەیان بکرێتەوە و زیاتر بەرەو پێشتن لە خۆیانەوە ببینن وە پەیامم بۆیان ئەوەیە کە زیاتر بڕوایان بە هێز و ئیرادەی خۆیان بێت و زیاتر لە بەرەو پێشتندا بێت. وأنا هشتي مرسى جزبايكم أراستي همو أفريقيا وكو أفريقيا جزبايكم أراستي همو أفريقيا جهاد كما سادتي أفريقيا كردو كردستان. أمو بقولي روجي مرسى بيروز بايتهم أرسي همو إجنان نزيهان دقن بغيبتي كردستان سوادر أوروجا بيروز بايت. مرسى بيروز بايت يعني كم لا تجي زي وديك بيروز بايت أنا بدي فوز شوية استقبال في سپاس كانت ڕسپای خۆم لەسەرچەند ژنانی جیهانی کوردستان دەکەم بە بۆنی 8 مارسەوە کە ئەم ڕۆژە ڕۆژی ژنانی جیهانی کوردستانیشە بۆ یەکتی ڕسپای خۆم لەسەرچەند ژنان دەکەم هیوادارم ژنان هەمیشە پێشەنگ بن لە هەموو کار و کردەوەیەک لە ژیان و لە ژیانی ئەکادیمی بە تایبەتی و لە کۆمەڵگاشدا. ئەمڕۆ بەبانەی 8 مارسە دڵ شیرینەوەیان دابەش کرد.